وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان. قالوا بەلا واتای چییە؟ ئەم وشانە چەند وشەیەکن لەو ڕێکەوتنەی کە ئافرێنەری گەردوون لەگەڵ ئافەریدەکانیدا بەتایبەت لەگەڵ مرۆڤدا کردوویەتی و لەو ڕێکەوتنەدا دەپرسێت من خوای ئێوە نیم و ئەوانیش لە وەڵامدا دەڵێن بەڵێ خوای ئێمەیت. ئەم بابەتە دوو لایانی هەیە. 1. ئەم پرسیارە چۆن و لەکوێ کراوە؟ 2. کەی پرسیار کراوە؟ لەسەر لایانی یەکەمی بابەتەکە دەکرێت ئەم چەند خاڵە عرض بکەین. 1. ئەو کاتەی مرۆڤ نەبووە و فەرمانی هاتنەبوونی پێدەکرێت. بەڵێ کردنی ئەو بۆ ئەم فەرمانە و هاتنەبوونی پرسیار و وەڵامێکە کە ماهیەتێکی تەکوینی هەیە و ئەمەش وەکو ڕێکەوتنێک وایە. 2. ئەو دەمەی مرۆڤ لە جیهانی گەردیلەکاندایە، تەنانەت لە جیهانی ئەو تەنۆچکانەدایە کە گەردیلەکان پێک دەهێنن ئەو خوایی کە هەموو شتێک پەروەردە دەکات و بەرەو کەماڵی تایبەت بەخۆی دەبات، ئارەزووی ئینسان بوون دەداتە ئەم تەنۆچکانە و گەردیلەکانیش بەڵێ بۆ ئەم فەرمانی بەدیهاتنە دەکەن و شان دەخەنە ژێر ئەم لێپرسراویەتیەی کە زۆر لەسەر و توانە و وزەی خۆیانەوەیە و شێوی قافە بە گوێرەی ئەوان. بەم شێوەیەش ڕێکەوتنێک دێتە ئاراوە. ئەم دوو جۆرەی پرسیار و وەڵام یاخود داواکاری و قبوڵە پێناچێت لە شێوەی گوفتاردا بێ. هەندێک لە ڕاوەکارە بەڕێزەکان بەمەیان گوتووە ئەلئیستیعارە تەمثیلیە، واتە وەک بڵێ وەها گوتراوە و وەها وەڵام دراوەتەوە و بەو شێوەیەش ڕێککەوتنەکە کراوە، ئەگەرنا بەڵێننامەیەکی نووسراو یان گوتراو نییە. لە ڕاستیدا ئەگەر پێڕستی گوفتار و وەڵامی خوای گەورە کە خاوەنی هەزاران جۆر گوفتار و هەزاران چەشن وەڵامە لەبەرچاو نەگیرێت، گەیشتن بە دەرەنجامێکی وەها دوور نابێت لە زۆر لە خۆکردن، لە شوێنی خۆیدا دەگەڕێینەوە سەرم خاڵە. 3. ئەم جۆرە بانکێشتکردنە بۆ دانپێدانان و ڕێککەوتنێک کە شایەتیدانی لەگەڵدایە بریتیە لە تێگەیشتنی مرۆڤ لە خودی خۆی و هەستکردنە بە خۆی و تێگەیشتن لەوەی کە مرۆڤ خودی خۆیەتی و شتێکی دیکە نییە و من عرف نفسه فقد عرف ربها. هەروەها بریتیە لە تەماشاکردنی ئاوێنەی ماهیەتی مرۆڤ و شایەتی بوونیەتی لەسەر ئەو حەقیقەتەی کە لە دەرونیدا بەڕەنگاڵەیی دەدرەوشێتەوە و ئاشکراکردنی ئەم شایەتیەیە. بەڵام ئەم داواکاری و پەسەندکردنە، ئەم بەڵێن وەرگرتن و بەڵێندانە و ئەم بیستن و بەگوێدادانە شتێک نییە بە ئاسانی هەستی پێ بکرێت و لە بەرچاوان ڕوون بێت، بەڵکو یەکێکە لەو شتانەی پاش ئاگادارکردنەوە و وریاکردنەوەیەکی زۆر هەستی پێدەکرێت و گرنگی ئیرشادیش هەر لێرەوە سەرچاوە دەگرێت. ئەو نەفس یان منیەتی ئیگۆیەی کە بە ئەمانەت دراوەتە لای مرۆڤ بۆ ئەوە پێی دراوە کە بوونی ئافرێنەری مەزنی پێ بدۆزێتەوە و دواتردانی پێدا بنێت. لە ڕاستیدا ئامانجی بوونیشی هەر بریتیە لەم ناسین و دامپێدانانە. مرۆڤ بە بوونی خۆی بوونی ئەو بە سیفاتەکانی خوای گەورە پیشان دەدات و لە کەم و کورتیەکانیدا کەماڵی ئەو، لە پێداویستیەکانیدا سەروەت و زەنجینی ئەو، لە کۆڵەواری و هەژاریەکەشیدا دەسەڵات و ئیحسانەکانی خوای گەورە نمایانە. ئەمە یەکەم بەهرە و چاکەی خواییە. تێگەیشتن لەم یەکەمین بەخششە و هەبوونی عیرفان دەربارەی بریتیە لە ڕاگەیاندن و دامپێدانانی ئەو بەدیهێنەرە مەزنەی کە لە هەموو بوونەوەرێکدا بوونی ئەو لە گەشت ڕووناکێکدا نووری ئەو دەبیندێت و هەستی پێدەکرێت. ئەمەش خۆی لە خۆیدا ڕێککەوتنی ئەلسەت و بەلایە. ئەم پەیمانە لە دەرەنجامی تێگەیشتن لە ماناکانی ئەو کتێبە ناوازەیەی کە بە پێنووسی قودرەت و ئیرادە نووسراوە و لە ئەنجامی پێیبردن بە نهێنی دێڕەکانی ڕووداوەکان دەبێت ببەستێت و پەسەند بکرێت. 4. ئەم ڕێکەوتنە و ئەو پرسیار و وەڵامەش کە لە ڕێکەوتنەکەدا هەیە ناکرێت بە شێوەیەکی مادی بیری لێ بکرێتەوە و بەو جۆرە هەڵبسەنجێنرێت. خوای گەورە جەلە جەلالوه بە گوێرەی ماهیەتی بوونەوەران خۆیان فەرمانیان پێدەکات و گوێبیستی ئەو دەنگ و زایاڵانەش دەبێ کە لە دروستکراوەکانیەوە بەرز دەبنەوە و تێیان دەگات و بەهانایانەوە دەچێت و جێبەجێیان دەکات. ئەگەر ڕوونتری بکەینەوە دەڵێن ئەو خوایی کە لە زمان و شێوازە جیاجیەکانی بوونەوەران و مرۆڤەکان تێدەگات، لە هەمان کاتدا بەو زمان و شێوازە جۆرا و جۆرانە فەرمانیان پێدەکات و حەقیقەتەکانیان پێڕادەگەێنێت و مرۆڤ و گەردونیان بۆ ڕوون دەکاتەوە و لەگەڵ بەدیهێنداوەکانیدا ڕێکەوتن دەکات و پەیمانیان لێوەردەگرێ. ئەمانە هەمووی دەچنە چوارچێوەی گوفتاری دەربڕدرا و کەلام لەفظیەوە. جگە لەمە
خوای گەورە جۆرە گفتارێکی هەیە کە بۆ ئێمە ڕوون نییە ئایا بە وشەیە یاخود چۆن دەربڕینێکە. ئەم جۆرەش ئەو ئیلهامانە دەگرێتەوە کە بۆ ئاژەڵەکان دەینێرێت هەتا ئەو گفتوگۆیانە لەگەڵ مەلایکەتەکان دەیکات. هەموو ئەمانە دەچنە چوارچێوەی گفتاری نەفسی، کەلام نەفسیەوە. ئەم جۆرە گفتارەی خوای گەورە لە بازنەیەکی هێندفراواندایە کە هەر لەو نەسیمانەوە کە بۆ دڵی ئینسان دێت هەتا جیهانی مەلایکەتەکان لەخۆ دەگرێت. بەڵام لەبەر ئەوەی هەر یەکێک لەو بوونەوەرانە بازنەی وەرگرتن و بەخشینی جیاوازی خۆی هەیە، ئەو پەیامەی بۆ جۆرێک لە بوونەوەران دێت و ئەو وشە و دەربڕینانەش کە لەوەوە دەردەچێت ناکرێت لەلایەن بوونەوەرانی دیکەوە ببیستێت یاخود هەستی پێ بکرێت. لە ڕاستیدا ئەوە شتێکی هەڵەیە مرۆڤ بانگەشەی ئەوە بکات کە دەتوانێت هەموو شتێک ببیستێت، چونکە ئەمڕۆ ئێمە تێگەیشتوین لەوەی کە مرۆڤ تەنها یەک لەسەر ملیۆنی شتانی بیستراو دەبیستێت. لە شتانی بینراویشدا هەر بە هەمان جۆرە، واتە ئەو شتانەی مرۆڤ دەیان بیستێت و دەیان بینێت بەراورد بەوانەی نایانژنەوێت و نایان بینێت لە حوکمی نەبوودایە. لێرەوە دەتوانین بڵین گفتاری جەنابی حەق لەگەڵ گەردیلەکان و فەرمانکردنی بە سیستەمە زەبەلاحەکان و ڕێکخستن و لێکهەڵوەشاندنیان لە ڕەهەندگەلێکی زۆر بەرزدا دەگوزارێت کە بە پێوەرە چکۆلە و کۆتاکانی ئێمە دەستنیشانکردنی مەحاڵە. ئەڵڵا جەللە جەلالوهو لەگەڵ گەردیلەکاندا ڕێکەوتن دەکات، لەگەڵ خانەکاندا بە هەمان شێوە، لەگەڵ منداڵدا لە سچی دایکیدا یاخود لە تەمەنی منداڵیاندا ڕێکەوتنیان لەگەڵ دەکات. بەڵام ئێمە هەرگیز لە چوارچێوەی پێوەرەکانی خۆماندا بەڕوونی بۆمان دەستنیشان ناکرێت، خۆ ئەگەر ئەم پەیمانە لە ڕۆحی مرۆڤدا و لە ڕۆحیشدا لەو دەستگایەدا ڕوویدا بێ کە ناوی ویژدانە، ئەوە دەستنیشانکردنی کارێکی تەواو مەحاڵە. ڕۆحی مرۆڤ بوونێکی سربەخۆی هەیە و ئەم بابەتە ئەمڕۆ هێندە ڕوونە کە مشتومڕ هەڵناگرێت. ئەو زانستی پاراسایکۆلۆژیایەی ئەمڕۆ بە لەقە جیاوازەکانیەوە چواردەوری جیهانی زانستی داوە بوونی ڕۆح و کار و ئەرکەکانی و خولیا و هیوا و ئاواتەکانی بە جۆرێک کردوەتە مەراقی خەڵکی کە هیچ نێوەندێکی زانستی و دانیشتێکی کۆمەڵایەتی نییە باسی ئەم شتانەی تێدا نەکرێت. جا لەبەر ئەوەی ڕۆح بە تەواوی بابەتێکی سربەخۆیە و لە شوێنی دیکەدا باسمان کردووە، لێرەدا هەر ئەوەندەی پەیوەندی بەم بابەتەی ئێستامانەوە هەبێت لەسەری دەوەستین. لەبەر ئەوەی ڕۆح لە پێش جەستەی مرۆڤەوە هەبووە و ڕەهەندێکی بانزەمانی هەیە و پەیمانەکەش لەگەڵ ئەودا بەستراوە، ئەوە ئەستەمە بتوانین لە چوارچێوەی خۆماندا باسی بکەین و لێی تێبگەین. بەڵێ ڕۆح بەو زمانەی لە خەونەکانماندا ئاخاوتنی پێدەکات، دەدوێت و بەو شێوەیەش دەبیستێت و وەک ئەوەی لە تەلەپاسیدا هەیە بێ ئەوەی پێویستی بە لەرەلەری شەپۆلەکانی دەنگە بێت ئاخاوتن دەکات و تێدەگات. جا ئەم تایبەتمەندیە بەو قورساییە تایبەتی خۆیەوە ئەگەر لە سەردەمی دەسەڵاتی یەکێتی سۆڤیەت ئەم وتەیە لەو ڕۆوە کە یەکێتی سۆڤیەت دەوڵەتێکی ماتریالیستی بوو واتادارە هێندە بەربڵاو بوو بێت و گرنگی پێدرابێت، مانای وایە ئاخاوتنی تایبەتی ڕۆح لەلایەن هەمووانەوە قبول کراوە. لە بۆنەی ئەلەزدا ڕۆحەکان بۆ ڕێکەوتنێک لەگەڵ خوای گەورەدا بانکران، لەبەر ئەوەش کە بەرزەخی جیسمانیەت لە ئارادا نەبوو، هەموو شتێکیان بەڕوونی بینی و بەگوتنی بەڵێ واژۆیان لەسەر ڕێکەوتنەکە کرد. بەڵام لەم سەردەمەی ئێستاماندا کەسانێک لەبەر ئەوەی هەرگیز دەستیان نەبردووە بۆ بڕگەی ویژدانی کتێبی ڕۆحیان، هەرگیز ڕێیان لەو ڕێکەوتن و پەیمانە نەکەوتووە، ناشکرێت ڕێیان لێی بکەوێت، چونکە هەرگیز تەماشایەکی ئەو جیهانەیان نەکردووە و لەبارەیەوە بە دوواداچوونێکیان نەکردووە. لە ڕاستیدا ئەوەی کە کانت هەموو ئەو کتێبانەی خستە لاوە کە سەبارەت بە ناساندنی بەدیهێنەر نووسراون و ئەوەش کە بێرگسۆن پشتی لە هەموو گەردوون کردو دەیانویست گوێ بۆ کتێبی بێدەنگ بگرن، هەر ئەمە بوو. دەبێت گوێ بۆ ڕۆح و ئیلهامەکانی بگیرێت و تاقیگەی تێگەیشتن لە زمانی ویژدان دروست بکرێت و لەو پێرستەدا کە لە شعوردا دەدرەوشێتەوە هەوڵی بینینی ڕوخساری حەقیقەت بدرێت. ئەو کتێبە بێدەنگە خۆی لە خۆیدا شایەتێکی سەرڕاستی ئەو حەقیقەتە گەورەیە و ئەو بەڵێندەرەیە کە واژۆی لەسەر ڕێکەوتنەکە کردووە. بەڵام باسکردنی ئەمە بۆ کەسێک کە هەوڵی فێربوونی ئەو زمانە نادات و بێبەشە لێی کارێکی ئاسان نییە. ئەگەر عەقڵەکان لە بڕیاری پێشوەختە ڕزگاریان ببوایە و پاک بوونایەتەوە، ئەو کات مرۆڤ ئەوەی دەبینی و دەیبیست کە ویژدانی بەڵێی بۆ ئەو یەکەمین ڕێکەوتنە کردووە.
لە ڕاستیدا مەبەستی سەرەکی لە تێفکرین و بە دوواداچوونە ئافاقی و ئەنفوسیەکانیش هەر ئەمەیە، زەین لە لادانەکانی خۆی ڕزگار بکرێت، بیرکردنەوە سەربەز بکرێت و هەوڵ بدرێت بە چاویلکەی بیرکردنەوەی ئازاد نووسراوە ورد و ناسکەکانی سەرویژدان بخوێنرێتەوە. خەڵکانێکن لەم ڕێیەوە خۆیان لەسەر ئەوە ڕاهێناوە کە بتوانن تەماشای قوڵاییەکانی دڵ بکەن و ئەو دەستکەوتانەشی کە لەو تەماشا ناوەچی و لەو هەستە ناوەچیانەوە دەستیان دەکەوێت هەرگیز لە هیچ کتێبێکدا نایبینن. هێما و نیشانەکانی ئەو پەرتوکە پیرۆزە خواییانەش تەنها لە ژێر هاوێنەی ئەو چاویلکانەدا بە ڕەنگە تایبەتەکانی خۆیانەوە دەردەکەون. ئەوەشی کە ئەم ئاسۆیە نەبینێت و کۆت و بەندەکانی خۆی نەشکاند بێت هیچ کات هیچ شتێک لەمانە تێناگات. ئێستاش بینە سەردایانی دووەمی بابەتەکە، ئایا ڕێکەوتنەکە کەی کراوە؟ یەکسەر با پێتان بڵێم شتێکی زۆر قورسە بتوانین ئاەتێک یان فەرمودەیەک وەک بەڵگە لەسەر ئەم بابەتە بهێنینەوە، بەڵام دەکرێت گوتەی هەندێک لە ڕاوەکارە بەڕێزەکان بخەینە ڕوو. بەپێی هەندێکیان ئەو ڕێکەوتنە لە کاتی گەشتی تۆ و بەنێو منداڵداندا کراوە، یان لەو کاتەدا کە لە منداڵداندا کۆرپەلە شێوەی مرۆڤ وەردەگرێ، یاخود وەکەندێکی دیکە دەڵێن لەو کاتەدا کراوە کە منداڵ پێدەگات و ڕاست و چەپی خۆی دەزانێت. هەتا دوایی هەموو ئەو بۆچوونانە پاڵپشت و ڕوونکردنەوەی خۆیان هەیە، بەڵام زۆر قورسە بتوانین خاڵێکی جیاکەرەوە لە یەکێکیاندا بدۆزینەوە و بەسەر ئەوانی دیکەدا هەڵی بژێرین و بەڕاستری بزانین. ئەو ڕێکەوتنە هەروەک دەکرێت لە جیهانی ڕۆحەکاندا کرابێت، هەمان شێوە دەکرێت ئەو کاتە بەسترابێ کە ڕۆح لەگەڵ گەردیلەکانی جەستەکەی خۆیدا پەیوەندی دەبەستێت. دەکرێت لە هەر یەکێک لە قۆناغەکانی کۆرپەلەییدا کرابێت و بەو جۆرە هەتا دەگاتە ئەو تەمەنەی منداڵەکە پێدەگا. لە هەر یەکێک لەو وێزگانەی ژیاندا دەکرێت ئەو پەیمانە بەسترابێت، ئەو خوایەی کە پێکەوە گوفتاری ئاراستەی دوێنێ و ئەمڕۆ دەکات، پێگرا گوێبیستی ئەمڕۆ و دوێنێشە. دەکرێت لە هەر یەکێک لەو قۆناغانەشدا ئەو بەڵێنەی وەرگرت بێت. ئێمە ومانان گوێمان لەو دەنگەیە کە لە قوڵاییەکانی ویژدانمانەوە دێت و دەبینین کە دڵەکانمان شایەتی لەسەر دەدەن. بەڵام هێندە هەیە هەروەک چۆن گەدەمان بە زمانێکی تایبەت بەخۆی برسێتیەکەی دەردەبڕێت و گیانمان ئازار و نەخۆشیەکانی خۆی بە وشە تایبەتەکانی خۆی دەخاتە ڕوو، ویژدانیش بە زمانی تایبەت و بە وشە تایبەتەکانی خۆی باز لەو ڕێکەوتن و پەیمان نامەیە دەکات و لە دەستمەینەت و ئازارەکانی دەناڵێنێت و پەلەقاژەی جێبەجێکردنی بەڵێنەکانی دەکات و درێژە بە شەپۆ لە بەردەوامەکانی هەیەجانەکانی دەدات. کاتێک وەک منداڵ بە گریان و ناڵەکانی سەرنجەکان بۆ لای خۆی ڕادەچێشێت، خۆی بە بەختەوەر دەزانێت. کاتێکیش ناتوانێت حاڵی خۆی بخاتە ڕوو، نیگابانێکی دەست ناکەوێت تا دەردی خۆی بۆ هەڵبڕێژێت، لە نێو نائومێدیدا دەتلێتەوە. لە چاوی خوێنەرە تێگەیشتوەکانیدا ئەو دڵی کە ئاوێنەیەکی ڕوونی بەرزترین حەقیقەتە، چ کتێبخانەیەکی دەوڵەمەند و چ تیانوسێکی ناوازە و چ گەنجینەیەکی نایابە.